سڵاو خۆشەویستان و ئازیزانم، هەر بە ڕێزێک لە هەر شوێنێکی دنیا لە کوردستان بێ یاخۆ لە دەرەوەی کوردستان بە شێوازی ئۆنلاین یاخۆ بە شێوازی ڕاستەوخۆ بێوێت سود لە بەرهەم و خوڵ و کۆرسەکانی من ببینێت، ئیتر چ خولی هوەری وتاردان بێ، خولی پلانی استراتیژی بێ و زمانی جەستە بێ، یاخود ڕاوێژکاری و بەرنامەدانان و شێوازی کۆششکردن بێ بۆ قوتابخانە و خوێندکاران و پۆلی 12 یاخود سەرجەم قۆناغەکانی خوێندن، بابەتەکانی متمانە بەخۆبوون و دەرون دروستی و ببینە کەسێکی کاریگەر و توانای پەیوەندی و مامەڵەکردنی باشمان لەگەڵ خەڵکیا هەبێت و چۆن وا بکەین قسەی خەڵک تەسیرمان تێنەکات و کەسێکی دەرون دروست بین بۆ سەرجەم بەرهەمەکانی من و بۆ سەرجەم خولەکانی من، چ بە ڕاوێژکاری شەخسی و کۆچینی خودی بێ یاخود بە کۆرس و سیمینار و محاضەرە لەناو هۆڵەکانی ڕاهێناندا بێ یاخود بە شێوازی لایڤ و ئۆنلاین بێ، ئەوە سەرجەم بەرهەمەکانی من لە خزمەتی تۆدایە و ئەتوانی نامان بۆ بنێری یاخود پەیوەندی بکەی بە ژمارە مۆبایلی سەر پۆستەکان. هیوادارم بتوانین سوودێک بە یەکتری بگەێنین تاوەکو ژیانمان پەرەپێ بدەین و باشتری بکەین.